شاندەی کە ئێستا لە کوردستان هەروە خۆت باست کرد باسی بەگشتی باسی نەوت کراوە باسی موچە نەکراوە ئەمان حکوومەتی عراق دەیەوێ هەرچی زووە پرسی هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان دەست پێ بکات لەگەڵ ئەوەشدا بابەتێکی دیکە هەیە بە جۆرەی زانیاریەکان کە یەکێک لە بەشداروی کۆبنەوەکە باسی لەوان کردو شاندی عراقی داوای کردو توێتی ئێوە لەسەر چ میکانیزمی قەرزی ئەو کۆمپانیانە دەدەنەوە قەرزی کۆمپانیا نەوتەکان کە حکوومەت یاریمی کوردستان توێتی ئێمە ڕۆژانە 250,000 بەرمیل دەفرۆشین 100,000 بەرمیل دەدەین بە کۆمپانیەکان کە خۆیان نەوتی خۆیان بفرۆشن ئەمەش نایاساییە چونکە عراق ئەو کاری بەدڵ نییە ئەوان دەڵێن کارێکی نایاسایی کراوە لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە و ئەوەی ماوەتەوە 150,000ەکەی بۆ کاروباری ناوخۆی بەکاردێت و دەدرێت بە کۆمپانیا عراقەکانیش ئەمە ناوەڕۆشی کۆبنەوەکە بووە حکوومەتی عراق ڕازی نییە لەسەرەوە دەڵێ لەسەر چ میکانیزمە لەسەر چی یاسایەک ئەو نەوتەت داوە بەو کۆمپانیانە لە هەمان کاتیشدا چەند جارێکە کۆمپانیەکان دەڵێ ئێمە قەرزەکانمان وەرنەگرتەوە لە هەمان میکانیزما هێشتا کێشەی قەرزەکان ماوەتەوە ئایا حکوومەتی عراق دەیداتەوە یا حکوومەتی یاریمی کوردستان ئەمە هێشتا ڕەنگە لەم دوو ڕۆژی داهاتوودا گفتوگۆی لەسەر بکرێ کە چۆنێتی داناوەی قەرزەکانە لە هەمان کاتیشدا پێشتریش کۆمپانیەکان ڕازی نەبوون لەسەر 16 دۆلارەکە بەڵام بە گوێرەی یاسای بودجە دەڵێ ینی معدلی 16 دلار ڕەنگە لە شوێنێک 20 دلار بێ ڕەنگە لە شوێنێتر کەمترین شت 16 دلار بۆ حساب دەکرێت بۆیە کێڵگە نەوچەکانی هەرێمی هەر کوردستان جیاواز دەبێ ینی چۆلگە بۆ کێڵگە جیاواز دەبێت هەروەک خۆشت باس کرد کە لایەنەکان گفتوگویان لەسەر کردووە ینی لە نێوان خۆیاندا لەسەر کێڵگەکان لەسەر ئەوانەی کە چەند بڕەپاری بۆ تەرخان بکرێت لەو کێڵگانەی کە دانراوە لە حکوومەتی یاریمی کوردستان لە هەمان کاتیشدا بەغداد دەبێت لەسەر چ میکانیزمی ئەو قەرزە بداتەوە. بەڵێ خۆی سێ چوار سیناریۆ هەیە لەسەر پرسی بڕینی ئاراز کارمەندێک لە حەشدی شعبی داواکە کە لایڤەکە نەکەین أستاذ احنا ما نصور بنا احنا عندنا لايف يعني مو يمك الله ناتوان ليرة لايف كان بهو يويكا حەشدی شعبی لە دوامانەوەیە بەڵام بە کورتی دوسێ سیناریۆ هەیە لەسەر ئەو پرسەکە لەسەر ئەوەی کەوە بەشێک کە دەڵێن کە بندیوار زۆر هەیە بەشێکی کەشەڵێن کە ئەمە خۆی هیچێک لە لیواکانی مەرجعی باسی دەکا کە ئەمریکا سزای خستۆتە سەر کیکار بەهۆی ئەوەی کە موچەی حەشدی شعبی لەسەر کیکاردە لە هەمان کاتیشدا بەشێکی دیکە هەیە دەڵێن نەخێر ئێمە هیچ کێشەمانە تەنیا ئەوەی کە بەهۆی ئەوەی ئەو کە سزا خراوەتە سەر کیکاردەوە دەبێت ڕێگر یاخۆت ینی هەنگاوێکی دیکە بکرێت ئەوش بە کاش پارەکەیان بۆ بدرێ بە کارمەندانی حەشدی شعبی کە دەبواە 20 مانگ بە 21 مانگ موچەکان ڕگن بەڵام بەداخۆتا ئێستا ئەوان دەڵێن موچەکانمان وەرنەگرتەوە و کاردانەوەیکی زۆر هەبوو لەلایەن سەرکردەکانی حەشدی شعبیەوە.